داگیرکاری تورکیا ئێمە نزیکەی 150 سیاسەتمەدار پشتیوانانی مافی مرۆڤ ڕۆژنامە نووسان ئاکادمیان ئەندامانی پەرلەمان چالاکوانانی سیاسی ژینگە پارێزان و فەمەنیستان لە هەموو ئەوروپا و جیهان و کوردستان زۆر بە وردی و نزیکی چاودێری دەرەنجامی گەشەسەند ترسناکەکانی ئەم دوایە هێرشەکانی تورکیا بۆ سەرخاکی باشووری کوردستان دەکەین کە لە 24 سێ 2021 چڕتر بوونەتەوە لەبەرەوە ئەمڕۆ ئێمە لە هەولێر کۆبووینەتەوە و بڕیارماندا دەنگی خۆمان بەرز بکەینەوە زۆر لە ڕێکخرا و کەسایەتی تر کە ئەمڕۆ نەیانتوانی و ئامادە بن لێرە لەبەر هۆکاری جیاواز پشتیوانی و سۆلیداریتی خۆیان بۆ ئەم بانگەوازە ئێمە لەسەر ئاستی نێودەوڵەتی پێوە هەستاوین بۆ بەرگریکردن لە کوردستان دووپات کردوێتەوە هەر لەبەر ئەوە بە دەنگێکی یەکگرتو و مراڵێکی ڕوون دەمانەوێت بە یەک دەنگ و بەڕەوانی ئیدانەی بەردەوامی هێرشە سەربازیەکانی تورکیا بۆ سەرخاکی باشووری کوردستان بکەین شان بەشانی خەڵکی باشووری کوردستان و هێزی بەرگریکاری کوردستان بۆ پاراستنی نیشتمانەکەیان ڕادەوەستین لە مانگی گوڵانی ئەمساڵەوە دەوڵەتی تورکیا دەستی کردووە بە کەمپینێکی سەربازی تازەی بێشمار و بەرفراوان لە ناوچەکانی مەتینا زاپ و ئاواشین شەڕێکی زۆر خست لەو ناوچانە بەردەوامی هەیە و گەریلای کوردستانیش زۆر بەتوندی وەڵامی ئەو داگیرکاریە یاسایە دەدەنەوە ئەم هێرشە داگیرکاریە نەکەر گەریلای کوردستان بەڵکو هەموو دەستکەوتەکانی خەڵکی کوردیان کردوتە ئامانج و دەیانەوێت باشووری کوردستان داگیر بکەن لە ئێستادا وەڵامدانەوە لە دژی ئەم داگیرکاری لە ئاستی نێودەوڵەتیدا بەداخەوە بێدەنگی لێکراوە بە هەلوەرگرتن لەم بێدەنگیە دەوڵەتی تورکیا پلانی خۆی خستووەتە گەڕ بۆ داگیرکردنی ڕۆژاوا و باشووری کوردستان لە جێبەجێکردنیدا دەوڵەتی تورکیا بەردەوامە لە تاوانی پاکتاوی ڕەگەزی ئەو ناوچە بەرفراوانەی کە بە درێژایی 1400 کیلۆمەترە لە باکووری ڕۆژاوای سووریاوە تا دەگاتە سنوورەکانی عێراق و ئێران لە هەمان کاتدا تورکیا بە بەکارهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوان شەڕی لە دژی پەنابەرانی کامپی مەخموور هەڵگیرساندووە کە پێشلکاریکی بەرچاوی یاسای نێودەوڵەتیەکانە پەیوەست بە ئەم سیاسەتە پاکتاوی ڕەگەزیە تورکیا دەیەوێت ناوچەی شنگال خاکی ئێزدیان چۆڵ بکات هەر بۆ یەشتەیەوێت ئەوە بەدەست بهێنرێت کە داعش نەیتوانیوە جێبەجێ بکات لە هاوینی 2012دا کورد لە ڕۆژاوا و باکووری سووریا دەست لەگەڵ کۆمەلگای عەرەب و ئاسووری و تورکمان و ئەرمەنیەکانی ئەو ناوچانە ئیش بەیەکەوە دەکەن بە جۆرێک کە پێشوایی شۆڕشێکیان کرد بۆ دامەزراندنی خۆبەڕێوەبەریەکی سەربەخۆ کە هەم دیموکراسیە و هەم پێگەی ژنان بەهێز دەکات لە وەڵامدانەوەدا تورکیا میلیشیا جیهادیەکانی بەکاردەهێنێت بۆ لێدانی ڕاستەوە خۆی ئەم ناوچانەی ڕۆژاوا بە ئەفرین و ئەعزاز و جەرابلس و سەرەکانی و گرێسپیەوە بەو هیوایە ئەو دەستکەوتانەی بە پێشنگایەتی ژنان هاتوونەتە بەردەست لە ناو بەرێت لە بەردەوامی ئەم داگیرکاریدا تورکیا لە جێبەجێکردنی نەخشەی گۆڕینی دیموکرافی ناوچەکەیە لە ڕێگای دەستدرێژی ڕەگەزی بەکۆی لەکردنی ژنان هۆکاری دەرکردنی بە زۆری دانیشتوانی کورد و خەڵکانی تری ناوچەکە بۆ بەدەستێنانی ئەو استراتیژەیە کە تورکیا داڕشتووە بە تورککردن و لکاندنی ئەو ناوچانە بە خاکی تورکیاوە ئەم کێشانە سنووردار نەکراون و بۆ دەرەوەی وڵات سنووردار نەکراون بۆ دەرەوەی وڵاتەکە بەڵکو لە ڕاستیدا نمونونەکانی ئەم دوایە ئەردوگان بەڵکو لە هەوڵی بێوچان لە دژی دەستکەوتە سیاسی و کۆمەڵایەتیەکانی کورد لە ناو تورکیاوە سەرچاوی گرتووە کە ئەمە ڕوونتر دیارە لە هەوڵدان بۆ داخستنی پارتی دیموکراتیکی گەلان هەدەپە ئەمە هەنگاوێکی دواییە لە ماوەی دوور و درێژی ساڵانی ڕابردووە کەمپینێکی بەردەوامی لە دژی هەدەپە بەرپای کردووە ئەو ڕێکخراوەی کە بریتیە لە هاوپەیمانیەتێکی پێشکەوتوخوازی کوردان و تورک و پارت و ڕێکخراوی و کەسایەتی جیاواز ئەو کەمپینە ئەردوگان بۆتە هۆی زیندانیکردنی زیاتر لە 10,000 ئەندامی هەدەپە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقییان هیچی وهایان نەکردووە کەوڵەکانی ئەم لەشکێرکێشیانەی تورکیا بوەستێنن بە تایبەتی زۆر بێهیوایی کاتێک دەبینین بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان هەوڵی بە شەڕعیکردنی داگیرکاری تورکیا دەدەن چەند ئەنقەرەفشاری ئابووری بکات پارتی دیموکرات نابێت ڕێگا بەخۆی بدات ببێتە بریکاری تورکیا چونکە دەرەنجامی ئەم شەڕە زۆر ترسناکە بۆ هەموو کوردستان و ناوچەکە بەگشتی جیهان پێویستە دان بنێت بەوەی تورکیا هەوڵ دەدات جینۆساید لە دژی خەڵکی کورد بەرپا بکات تەنها جوڵانەوەی بەرەنگاری خەڵکی کورد ڕێگری دەکات لە داگیرکردنی دەوڵەتی تورکیا و بۆ سەرخاکی کوردستان و لە ناوبردنی مافە سیاسیەکانی کورد ئەو بەرەنگاریە سەربازیەی ناوچەکانی زاپ ئاواشین و مەتینا کوردستانی کردووە بە قەڵای بەرگری نەک تەنها بۆ کورد بەڵکو بوو هەموو خەڵکانی تر لە ناوچەکە بەگشتی کە بەرەو ڕووی هێرشی داگیرکاری تورکیا بوونەتەوە بۆ بەدیهێنانی ئاواتی زیندووکردنەوەی ئیمپراتوریەتی عوسمانی بۆ ئەم مەبەستە ئەردوگان سەرۆکی تورکیا ئارزوەکانی بۆ زیندووکردنەوەی ئیمپراتوریەتی لە ناوچوی عوسمانیەکان لە ڕێگای داگیرکردنەوەی ناوچە لە دەستچوەکانی ئەو ئیمپراتوریەوە نەشاردوێتەوە هەر لەبەر ئەوە هاوشان بە هێرشە سەربازیەکان لە دژی کوردان لە سووریا و عێراق و تورکیا ئەردوگان لە چەندین ململانێترەوە گلاوە لە ناوچەکە بۆ نمونە لیبیا ئارتساخ یەمەن نایجریا کۆماری نایجر چاد سوودان سوماڵ
لبنان پەیوەست بەمان نەشەوە دیسان هەڕەشەکانێتی لە دژی نەتەوەکانی وەک یۆناان و قبرس و ئەرمەنیا و میسر و ئەمارەتەکانی یەکگرتووی عەرەبی و فەڕەنسا پێویستە ئەوەش بزانین کە ڕژیمی ئەردۆگان مێژوویەکی درێژی پشتیوانی دارایی بۆ داعش و گروپە تونڕەوە هاوشێوەکانی داعش هەیە و بە فەرمی و نافەرمی وەک پرۆکسی بەکاریان دەهێنێت بۆ بەدیهێنان و بەرەو پێشبردنی بەرژەوەندەکانی تورکیا لە دەرەوەی وڵاتەکەی لە ماوەی ململانی ئەم دوایی ئارتساخ و ئازربایجان و ئەرمەنیا و تورکیا ئەردۆگان سەدان کەسی لە جیهادیە پرۆکسیەکانی لە سووریاوە بۆ پشتیوانی ئازربایجان نرد و هەروەها ئەو جیهادیانەشی بۆ لیبیا نرد بۆ ئەوەی بەشداری بکەن لەو جەنگە دوور و درێژەی یەخەی وڵاتەکەی گرتووە هەر بۆیە ئەم ئاکارانەی تورکیا بریتینە پێشلکردنی سەروەریەکانی وڵاتانی تر و هەروەها بڵاوکردنەوەی جەنگاوەرە ترویستەکانی لە هەموو جیهان ئەردوگان زۆر باش لە شوێنی استراتیژی بێ هاوتای تورکیا گەیشتووە و دەیەوێت بەکارهێنانی بەکاری بهێنێت بۆ بەدەستێنانی بەرژەوەندیەکانی دەزانێت سوپاکەی دووەمە لە گەورەیدا لە ناتۆدا دەتوانایدایە ببێتە زۆنی بەفەری پارێزەری وڵاتانی ڕۆژاوا هەر بۆیە تورکیا لە ژێر دەسەڵاتی ئەودا بەردەوام دەبێت لە حساب نەکردن بۆ یاسا و ڕێسانە و دەوڵەتیەکان و پێشلکاریەکانی مافی مرۆڤ و بە شێوەیەکی ئاشکرا و سیستەماتیکی لە هەمان کاتتا ڕێکخراوەی ناتۆ و نەتەوە یەکگرتووەکان و ئەنجمەن و یەکێتی ئوروپا خۆیان بێدەنگ کردووە و نایانەوێت بیبیستن بەڵام دەبێت مۆڕاڵ نەک بەرژەوەندی مادیەکان پاڵنەری بەڵام دەبێت مۆڕاڵ نەک بەرژەوەندی مادیەکان پاڵنەری جیۆستراتیژیکی کۆمەلگای نێودەوڵەتی بێت ئەم جۆرە سیاسەتە و بێ هەڵوێستی لە بەرەنگار بوونەوەی دەسەڵاتی ڕەهای ئەردوگان و ئەنجامدانی تاوانی شەڕ زۆر کاریگەری نەرێنیان هەیە و ڕێگە بوو کەمپێنی شەڕاویەکانی دەدەن و خۆش دەکەن لایەکی ترەوە ئەمانیش بە شێوازێک بەشداری و بەرپرسن لە موعامەرەی وێرانکاری بەردەوام هەر بۆیە کەمپینی دەستپێشخەرانی نێودەوڵەتی بۆ بەرگری لە کوردستان لە دژی داگیرکاری تورکیا ڕادگەینین بۆ وەستانی بەزووی هێرشەکانی تورکیا بۆ سەرخاکی کوردستان و کشانەوەی هێزە سەربازیەکانی دەوڵەتی تورکیا و بەکرێگیراوە ئیسلامیەکانی ئەم داواکاریانەی خوارەوەمان هەیە یەکەم وەستاندنی داگیرکاری تورکیا گۆڕانکاری دیموگرافی ناوچەی ناسەقامگیری کەمپینی پاکتاوی ڕەگەزی لە باشووری کوردستان وەستاندنی وێرانکردن و خراپ بەکارهێنانی سروشتی کوردستان واز لە هاوکاری مادی و معنەوی گروپە تروریستیەکان و جینۆسایدی کوردان بهێنرێت پشتیوانی بکەن لە خەڵکی کورد و حەزبە کوردیەکان و دام و دەستگا و بەرەنگاری گەریلا و یەک هەڵوێستیان هەبێ لە دژی تورکیا نەخێر بۆ پرۆژەی بەرفراوانکردنی خاکی تورکیا لە پێناو زیندووکردنەوەی ئیمپراتوریەتی عوسمانی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و ناوچەکانی ڕۆژهەڵاتی دەریای ناوین زۆر سپاس Beşik!